وەستاجان سلااو لێبێت جەنابەت چەند ساڵە کاری پینەدۆزی دەکەیت لە ناو بازار؟ والله لنا بازار حیسەدام تقریبا لە 2006 دەسم پێ کرد تقریبا لە 2000 دەسم پێ کرد. باشە ئەو کارە لە باوان تۆ بۆت ماوەتەوە یان هەر بۆ خۆت دەست بۆ کارە کردو؟ نه لە بابم مایتەوە بەڵێ چەند برای تقریبا سێ چا برای ئیشمان کردیە ئەو ئیشەی ئێستاش بەردەوا من بشتانە بەردەوام نەبوون کو دەرێن ئیشەکە زعیفەوەش پێشتر نمایە ئیشەکە پێشتر کو دەرێن باشتر خەڵکەکە ئەوەی کرد پێرا چادەکرد زان تا ئێستا ئیشەکە زعیف ئەوە نشکە کارشکە یان ئەوەی کە دەست کەوتێ باشتر لەوە ئیشەی لەوەی مایتەوە بەس لە خۆم ئیشی ئەوە مایتەوە. ئێستا لە چاو پێشتر خەڵک زیاتر سەردانی پینەدۆز دەکە یاخود کەمتر؟ کەمتر حەسب ئەوە بیتنە گەران پێشتر زۆر ئەوە وەسەسا کەمترە ئیشەکەەوەش پێشتر نمای هۆکارچیە بۆ کارەکە خەڵکەکەی احتیمال هەیە پێی عیبە پێراو چاکرد هەیە ئێستا پێراوکە چابەزا هەرزانانی دەرێ دەگۆڕم خلەشکە دەکڕم پێی ئەوە بیت ینی لەبە عیبەکەن دەکچان ناکەوێ چا دەکە و حەسب خەڵکەکەیتی. باشە ئەوەستاجان لە نێو ئەوەندە ساڵێک کە لێرە کار دەکەیت تا ئێستا چ چیرۆکێکی جیاواسەیەکە کەسێک یەکێک لە کەلوپەلەکانی هێنابێت و بە شوێنیان نەگەڕابێتەوە یاخود تا درەنگ کەوت بێت؟ بەخوای خەڵکەکەی جابەزار دێتن بە 3 مانگ 4 مانگ هاتیە باز ئەمە کارەکەی هەیە جابە ساوڕێ ناکەم کابرا تا بێتن احتیمال بە 4 مانگشکە نەفەر دێتن فەقیرەش دەدەمە فەقیرش با استفادە لێ بکات ئەو حالی ئەو کارم هەیە من ئەو تەبیعاتە منم نات ساوڕێ ناکەم کابرا بێتون هەر دەگرم سارەکە دووسا دەدەم فەقیرەکە بە خێری ساحیبە ئەو استفادە لێ بکە باشترە. باشە تا ئێستا هەبووە یەک لەو کەلوپەلانە بکەیتە خێر و دوای خاوەنی بگەڕێتەوە؟ بەخوای سێ 4 جار شتێک ئەوەی ڕوویدایە مەخسەنم کابراوەی دایت سە 4 مانگە دوم ڕۆژ نەفەرەکە هاتیە دوورێ کاکە پێرام لێرە یان زانتایەکەم لێرە تووشی ئەو بوومە دەرێم کاکە حرم مەسەلەوە ها دەرێ کاکە دەست خۆش بێک دەتەوێت پارەکە دەمی تاویزەکە وتینا یان دەڕواتی شەکە کودرێ کابرا دەرێ ئەو حەقۆتە مەشینە ئێستا دوورمانەکە احتیمال پێشرە سەم بە دوورمان و بزمار و ئێستا احتیمال ئامیرەکە هاتیە بە کارەبا لە جاتی دەستی هەیە ئێستا بە مەشینەی لە جاتی دەستی بە ئەوەی بە مەشینە دەتانی بدوریەوە جهازەکەی بە کەپسی هێندە گۆچی کەپسی ئەوە دەکات بەزە و گران بەهای لە خەڵکەکەی زکو دەرێن پێمان ناکرێ شتان ئەمیشتەکە زۆر گران بەهای هەتیوەشی ئەو ئەو چادەکەی بەسەن ئەوە دەکە ینی کەپسەکە گرانە سکۆتینە گرانە زیاتر لە دەرێ وڵات ئەوەنە ئیش ئەوە دەکەن یعنی لەگەڵ چاکنەوەی پێڵاوێک نرخی پێڵاوەشی نوێ تەکلیف دەکات؟ تەکلیف دەکاتی 100% ئینسانی بەس هەموو شتەکە بوو بەس لێرە شتەکە هەموو شتێک ئەوە نییە بلێ ئەمەوەدەکە لێرە نییە هەموو لە ئەوروپا بەچەند لۆ دێتن بەچەند چادەکەی کابرا دەرێن پێراونیە دەکرم باشترە ئەو شێستانی